سڵاوتان لێبێ. ئەگەرچی دیاردەی نەشتەرگەری جوانکاری دیاردەیەکی نوێیە لە کوردستاندا، بەڵام بە شێوەیەکی بەربڵاو دەبینرێت. سەرەڕای قەیرانی دارایی ئەبینین کە عیادەکان و سنتەرەکانی جوانکاری جمەیان دێ لەو کەسانی کە دێن جوانکاری دەکەن. هەندێک لەم جوانکاریانە پێویستن وەکو زەڕورەت دەبینرێ، بەڵام هەندێکی تریان تەنها وەکو مۆدێل و لاساییکردنەوە و تا ڕادەیەکیش وەکو ئاڵوودەبوون دەبینرێت. لەم ئەڵلقەیەی بەرنامەی ڕوانگەدا تیشک دەخینە سەر ئەو دیاردەیە. لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا و ژیانی ڕەنگاوڕەنگی سەردەم، دیاردە کۆمەڵایەتیەکانیش ڕنگ و سیمای خۆیان دەگۆڕن. دیاردەی جوانکاری یان تەجمیل یەکێکە لەو دیاردانەی کە ئەمڕۆکە لە کوردستاندا بەرچاوە و کەسانێکی زۆر لەژێر پاڵنەر و هۆکاری جیاوازدا پەنای بۆ دەبن. سەرەتا دەپرسین لە بنەڕەتدا جوانکاری چەند جۆری هەیە و چۆن پۆلین دەکرێت و کێن ئەوانەی کە پێویستە بیکەن و کێن ئەوانەی تەنها وەک خولیایەک پەنای بۆ دەبن. بۆ وەڵامی ئەم پرسیارانە سەرەتا سەردانی دکتۆر ئیسماعیل فەقێمان کرد و ئەو پێی وابوو دیاردەکە لە جیهان و کوردستاندا تازەیە و ڕای وابوو ئەوان دەتوانن تاک لەسەر شێوەی خۆی جوانتر بکەن، نەک لەسەر شێوەی کەسێکی تر. وا باشترە ئێمە بە شێوەیەکی گشتی باسی تەجمیل بکەین یان جوانکاری بکەین یان نەشتەرگەری جوانکاری کە چیە و لە چی پێکاتوە و چەند بەشەگرێتەوە. خۆی نەشتەرگەری جوانکاری دوو بەشی سەرەکی هەیە، دوو بەشی ئەساسی هەیە. کامانیش یەکێکیان نەشتەرگەری جوانکاری ڕێککاریە و بەشی دومیان نەشتەرگەری جوانکاریە. هەر خۆی جوانکاریەکی ڕێککردنەوە نییە، تەنها جوانکاریە. بەنسبە بە ڕێککردنەوە ئەویش ئەبێ بە چەند بەشێکەوە. بۆ نمونە نەشتەرگەری سووتان، کەسێکە ئەسووتێ یان ئاسەواری سووتان دوای چەند ساڵێک چەند مانگێک بەجێمێنێت و پێویستەکان نەشتەرگەری بۆ بکەیت کە ئەمە زەروریەتە، پێویستە بۆی بکرێت. بۆ بەشێکی تر بریتە لە نەشتەرگەری دەست، بۆ نمونە ئەوانەی کە بریندارە بن یان وەتەرێکی دەستیان ئەبڕێت یان عەسەبێکیان ئەبڕێت کە دەستی شەلە لە بێت یان کرژە بێت، ئەوە پێویستەکە تۆ نەشتەرگەری بۆ بکەیت. ئەمە بەشێکی ترە لە ڕێککاری. نەشتەرگەری جوانکاری کە سەردانی ئێماکەن لە کلینیک و لە نەخۆشخانە تایبەتەکان، ئەمە دوو بەشی هەیە. بەشێکی ئەوەیە کە نەشتەرگەریە بۆ نمونە جوانکردنی لووت، جوانکاری گوێ، ڕاکێشانی پێستی دەم و چاو یان جوانکاری پێڵووی چاو دەوروبەری چاوی پێڵێن یان بەرزکردنەوەی برۆ یان نەشتەرگەری جوانکاری بۆ سنگ و هەتا دوایی چەند نەشتەرگەریەکی تر هەیە. ئەمە نەشتەرگەریە و بە نەشتەرگەری ئەنجامەدرێت. و بەشێکی تری بریتە لە جوانکاری پزیشکی کە بە دەرزی یان بە لەیزەر یان بە شێوازی تر ئەنجامەدرێت کە ئەمە نەشتەرگەری نییە. ئەو نەخۆشانی کە سەردانی ئێماکەن لە کلینیک و لە نەخۆشخانە تایبەتەکان زیاتر ئەوانەیە کە جوانکاریان پێویستە. ئەمەش بە پێی تەمەن، بە پێی حاڵەتی نەخۆشەکە دوایەوە کەمە پشکنی نەکەین بۆمان دەرەکەوێت کە ئایا بە تەواوی بە فعلی پێویستی پێ هەیە کە ئیشی بۆ بکەین یانەوە تا تەمەنەکەی هێشتا بچووکە، هێشتا بێ چاوەڕێ بکە، بۆ نمونە بە پێی حاڵەتەکە ئاگۆڕێت. کەسێک کە بە تەمەندا ئاچێ، بۆ نمونە شتێک هەیە کە پێڵێن ئەنتی ئەیجینگ، واتە ڕاوەستان، شەڕکردن دژی پیربوون. تەمەن تۆ ناوەستێت مرۆڤ بە تەمەندا ئاچێ، کە بە تەمەندا ئاچێ کۆمەڵی گۆڕانکاری لە ڕوخساری لە جەستەی ڕووەدات. هەموو ئینسانێکیش حەزەکات کەوا بە گەنجی بمێنێتەوە. ئەمە شتێکە کە لە هەموو دنیای ئێستا تەتەوری کردووە، زۆر پێشکەوتووە، کاری لەسەرەکرێ بە شێوازێکی زانستی و بە شێوازێکی پرۆفیشناڵانە کە تۆ چۆن بتوانی بۆ نمونە دەرکەوتنت بە شێوازێک دەربکەوی کە 10 ساڵ لە خۆت گەنجتری بۆ نمونە بیگەڕێنیتەوە.
ئەمە بابەتێکە هەرچەندە زۆر تایبەتە شخصیە بەڵام خەڵکێک ئەتوانێت بە دوایە بچێت و چەند کارێک بک بۆەوەی جوانتر دەرکەوێت بە شێوەیەکی پرۆفیشنال بیکە. بەشەکەی تریان کە تۆ مەبەست ئەوەیە لە تەمەنێکی گەنجە بۆ نمونە 15 ساڵەیان 20 ساڵەیان 25 ساڵە کە ئەگەڕێ و ئەوێت چەند شتێکی جوانکاری بکات بۆ نمونە فیلر بک بۆ لێوەکانی بۆ ڕوومەتەکانی بۆ هەندێشتی تر ئەوەشیان ئەگەڕێتەوە بۆ سەر زیاتر حاڵەتێکی میدیایی بۆ نمونە ڕیکلامێکە کرێت لە تەلەڤیزیۆنێکیان لە شەریکەیەکی فرۆشتنی شتی جوانکاری کچێکی داناوە کە هەمووی فۆتۆشۆپ کراوە هەمووی هایلایت کراوە بە شێوازێک داناوە کە ئەمە کەسی بەرامبەریان ئەو کەسێکە بینەر ئەی بینێت بە تایبەتی لەو تەمەنە بچووکە شتێک لە مێشکی دروستە بێ ئەڵێ با بچم بۆ لای دکتۆرێکی جوانکاری بەڵکو وەکو ئەمەم لێ بکات زۆر جار هێ نەخۆش دێ ڕسمی پێ ئەڵێ دکتۆر ئەمێ وەکوەوە لێ بێم کە ئەمە تێگەیشتێکی زۆر هەڵەیە تۆ ناتوانانی کەسێک بگۆڕی بە شکلی کەسێکی تر و شتێکی تر تۆ غەڵەتە بە ڕیکلامێکی شتێکی جوانکاری چونکە هەمووی هایلایت و فۆتۆشۆپ کراوە تۆ بتوانی ئەوە دروستکەی بەڵێ ئەتوانی زۆر شت بگۆڕی بۆ نمونە لابردنی پەڵێ لابردنی تەجاعید و چورچولۆچیە بەڵام بەسەر شکلی کەسەکە خۆی مەسلەی چاولێکردنی خەڵک بۆ نمونە لە دراماکانیان لە ڕیکلامەکانیان لەو شتانە کاریگەری هەیە تۆ بتێوە نەتەوێت لەسەر کۆمەلگا بەڵام ئەم کاریگەریە بۆ نمونەگەرمە باسی کۆمەلگای کوردی بکەین بابەتی جوانکاری بابەتی نەشتەرگەری جوانکاری خۆی بابەتێکی نوێیە بۆ ئێمە کە ئەتۆ ئەگەر بگەڕێتەوە بۆ نمونە بۆ 10 ساڵ بەر لە ئێستا ڕەنگە یەک یان دوو دکتۆری جوانکاری هەبوو بێت بەڵام ئەو جوانکاریانەشی نەکردووە کە ئێستا هەیە لە دنیاە چەند نەشتەگەریەکی کردووە بۆ نمونە لە نەخۆشخانەیەکی گشتی یان ئەو مەسلەی سووتان و ئەو شتانە کراوە بەڵام وەکو ئەوی کە ئێستا باوە نەکراوە لە دنیاشە خۆی جوانکاری لە 10 ساڵ 15 ساڵی ڕابردووە زۆر پێشکەوت و زۆر تەکنەلۆژیا داخل بوو لە جوانکردن بۆ نمونە لەیزەر و تەقەنیاتی زۆر نوێ داخل بووە و لایەزالیش ڕۆژانە شتی نوێ دەرەچێت بابەتەکە نەک لێرە لە هەموو دنیا نوێیە بە تایبەتیش بۆ کۆمەلگای ئێمە شتەکە زۆر نوێیە خەڵک وا تێگا کە ئەو شتێ ئەیبینێ لە ڕیکلامەکە ڕێک تۆ بۆ نمونە لە سنتەرێک کە چیتە ژوورەوە کە دیتەوە کەسێکی تری ئەمە ڕەنگە تا فترەیەک تا خەڵکەکە بۆ نمونە تێگا کە بڵێ نە ئەساسی جوانکاری وانە بەڵێ تۆ توانی شت بکەیت بەڵام لەسەر شکلی خۆ لەسەر دەموچاوی خۆر ئەتوانی شتی جوان بکەی بۆ نمونە ئەو کەسانی کە جوانکاری ئەکرێن بە دوو بەشەوە کەسێک هەیە کە خۆی لە ئەسڵا پێش ئەوەی جوانکارێکە بکە حاڵەتی ئەوەی کە پێوتە دیسمۆرفۆفۆبیا یان بەدی دیسمۆرفیک دیسئۆردەر واتە جۆرێکە لە نەخۆشی ناڕازیە لە جەستەی خۆی بە ناشیرین ئەزانێت جەستەی خۆی بە ناڕێک ئەزانێت کە ئەمە لە پیاوە بۆ ژن ئەگۆڕێت ڕێژەکە نۆ ئافرەت نۆ ژن تووشی ئەم نەخۆشی ئەبن بە پیاوێک بەڵام شوێنەکانی جەستەیان ئەگۆڕێت لە پیاوە بۆ ئافرەت مەسەلەن پیاو زیاتر بیر لە بۆ نمونە باڵای ئەکاتەوە زیاتر بیر لە مەسەلەن قژی ئەکاتەوە بەڵام ئافرەت مەسەلەن شوێنەکانی کە ناشرینە بەلایەوە شوێنی ترن مەسەلەن ئافرەت زیاتر بیر لە چاوی ئەکاتەوە بیر لە لوتی ئەکاتەوە بیر لە لێوی ئەکاتەوە بیر لە قژی ئەکاتەوە بیر لە باڵای ئەکاتەوە ئەمە بە تەسەلسول ئەجە دوای ئەوە بیر لە شوێنی تریشی ئەکاتەوە مەسەلەن قەڵەوم زەعیفم من ئێستا زۆر زەعیف من ئێستا زۆر قەڵەو من ئێستا ئەبە ئەو کەسانی کە لە ئەسڵا پێش ئەوەی عملیاتە تەجمیلەکە یا پێش ئەوەی جوانکاریەکە بکەن ئەم نەخۆشییان هەبێتە ئەمە جۆرێکیانە. ئەم نەشتەرگەری و جوانکاریانە وەک چارەسەرێکی پزیشکیش بۆ سووتان و برینداربووانی جەنگ و قوربانی ڕووداوەکان دەکرێت و وەک تێبینی دەکرێت بەشێکی بەرچاوی ئەم جوانکاریانە بۆ ئەو کەسانە دەکرێت کە بەهۆی برینداربوون یان هەر ڕووداوێکی ترەوە پێویستیان بە جوانکاری دەبێت. شێواوی زگماکی وا دەکات ئەم جۆرە جوانکاریە بگۆڕێت بۆ ڕێککاری و وەک پێویستیەک خۆی دەربخات کە کاریگەریەکی ئەرێنی لەسەر سایکۆلۆژیای تاکەکان بەجێدەهێڵێت. بۆ قسەکردن لەسەر ئەم حاڵەتانە و هەندێک پرسیتری تایبەت بە جوانکاری سەردانی دکتۆر ڕەوەند عوسمانمان کرد.
زۆرترینی ئەو ئەمەلیاتانەی کێتە لای تۆ ئەو کارانی کە تۆ ئەیکەی زیاتر چین کە خەڵک دێن و بڵێ زۆربەی حالەتەن سەتا حتا پێنجیان ئەوانن کە قەڵەون پاش ویلادا پاشێ ماڵیان بۆ پێشتان تەڕەهوری کردیە دەیانێ خۆیان زەعیف بکەن ئەوانە دێن حالەتی دومش ئەو ستاوانەی جێگای ئەسەری گرینی قەدیمیان شوێنی گولە و شوێنی شەڤایی ئەوە دوو حالاتی تریشەوانی دەموچاویان بە ئەمرێکی زۆر گەنج لۆچمۆچی دەکەوێت دەموچاویان ئەوانەش لەو حالەتان کە سەردارم دەکەن. چەند نیسبەی چەنی ئەو حاڵەتانی کە سەردانتانەکەن تۆ خۆت وەکو دکتۆرێک سریانەکەی کە زەڕورین؟ حقیقەتەن ینی 65 زەڕورین ئەوانی تریان زەڕوری نینە بەس بۆتە مۆدا مثلەن لە ماڵەوە یەکێک عملیاتێکی کردووە لێوی گەورە کردووە یان دەموچاوی ڕوومەتی داناوە ئەویش وەک بۆتە عملیاتیش تەقلیدی. ئەو مەسەلەی لێو و ڕوومەتە کە وەکو مۆدلێک وای لێ هاتووە کە هەموو کچەکان بێکەوە یانێ ڕوومەتیان بەرزکەنەوە و لێویان ئەستورکەن ئەمە وەکو مۆدلێکە کە لەوانەیە تێپەڕێت و نەمێنێت وەکو مۆدلی جل وەکو مۆدلی شتی تر پێشتر بوو تۆکس بۆ فیلێر بودیان دەنا بۆ 6 مانگ بەس بڕاتەبی ینی هەیە هەر زوو هیچ زەڕوری نییە ینی داوا دەکات یان لە عمرێکی زۆر بچووک ینی داعی نییەش کچێک 16 ساڵە بچی لێوی گەورە بکات یان ڕوومەتی گەورە. حاڵەتی نامۆ چه حاڵەتێک دێتە بەردەمتان لەوەی کە کەسانێک بن داوای ئەمەلیات یان داوای گۆڕانکاری لە ئێوە بکەن و تا ڕادەیەک نامۆ بڵێ هەیە مشکلی عائیلی هەیە لەگەڵ مێردەکەی مەسەلەن دەڵێک تۆ گەورە بووی بە عومر دەمەچاوت لۆچمۆچە ینی لە شتێک دەگەڕی بۆەوەی ژنی بەسەردابێنێ ژنەکەش مەجبورە دەچی زێڕی دەفرۆشی یان شتێک دەکات بۆی دەموچاو هەندێک گەنجانەتر دەکەوێت و یان تەڕەهولاتی زگی نەمێنێت و بتە خۆی دەراتە بەر عملیات و لەو بابەت. ئەی لە تەمەنە بچووکەکانە ئەو حاڵەتانی کە نامۆ بەڵێ مەسەلەن کچە 16 ساڵە لەوێ زوو گەورە بێت دێت دەڵێ من دەمێ سینگم گەورە بکەم گەنجی ئەوڕۆکە ینی چاوی نابینیت مەسەلەن لێوم باری کە حەزم لێ لێوم گەورەکە حەزم لێە دێتە لام دووتم وەک ئەو گۆرانی بێژە وەکم وەسیلە لێ بکە لەلایەنی یاساییەوە هیچ ئەمانە تووشی مشکلە نابن کە بۆ کچێکی 16 ساڵ سنگ دادنێن یا سنگی گەورە ئەکەن یا بچووکەکەنەوە ئەم شتانە بێگومان ئەو شتانە سیلیکۆنە کۆلاجینە کە دادەندرێت ئێمە لەژێر قانونی سندیکای پزیشکی کوردستانیش دەکەین مۆڵەت پێدراوی بەس هەموو شتێک پێویستێتە خۆت و زەمیرت. ئەو حاڵەتانەی کە دێنە لای ئێوە وەکو لە ڕسمەکانە بینیمان تەشەوهاتی خەڵقی کە لە زگماکیەوە بڵێن عیبی خەڵقییان هەیە ئەمانە ئێوە چۆن کارتان لەسەر کردێتە؟ بەڕاستی زۆر گوناحەنەوە حالەتانە لەبەرەوەی مشکلەیەکە لەناو عیلەکە بێتە مشکلی هەموو عیلەکە مەسەلەن منداڵێکی بووە داکە کە حەز ناکە هەر خزمەکانیش بێن منداڵەکەی بینیوە. چەنی ئەو نەشتەرگەریە جوانکاریانی کە ئەکرێن ئەوانن کە زۆر پێویستە بیکەن؟ هەیە ئەنواعی هەیە لە مناڵیەوە سوتاوە هەیە شوێنی حساسی سوتاوە هەیە ینی مەشاکلێکی کۆنجنتالی پێدەنێن بە پێی ئینگلیزی. جیاوازی چییە لە نێوان ژمارەی ئەو کەسانی کە ئەمەلیاتەکانیان لەو شوێنانەیە کە دیارە لەگەڵ ئەوانەی کە نەشتەرگەری ئەو شوێنانە ئەکەن کە دیار نییە؟ بەنسبەتە مە هەردووچیان عینیشتن بەڵام ناخۆشە مەسەلەن کچێکە دەستی سوتاوە ناتوانانی بەو هاوینەش کلاسیکی نێو قۆڵ لە بەرکاتن یان زیاتر ئەو مەتەقانە بەس مەشێ خلاص سبحانەوە وتعالە ئەو مەتەقانە ینی نەجاحاتی عملیاتەکان ئاسانترە لە شوێنەکانی تر. بەڵێ لە جۆ شوێنانەی کە جلو بەرگن ینی دەموچاوە لێ ڕوومەتە یان ملە یان دەستەکانیتی پەنجەکانیتی ئەوانە ئاسانترە بە فترێکی کەمتریش سادە بێتەوە. لەبارەی ئەو کەسانی کە چەوری دەرهێنانی لەشیان و بە ئەمەلیات خۆیان زەعیفەکەنەوە خۆیان لاوازەکەنەوە بە مەسەلەی چەوری دەرهێنان ئەمانە زۆرن؟ بەڵێ پێشی 10 ساڵ پێش ئێستا ئەو شتانە نەبوو ئەو حالەتانە لەبەرەوەی خەڵک ترسا ئەو ئەمەلیاتانە خەتەر بوون 3 ساعت لە من بەنج دەمایەوە 5 بتڵەخینیان تێدەکرد هەفتێک لە مستەشفا دەنووس دوو مانگ لە ماڵەوە دەماوە خطورەتی عملیات زۆر بس ئێستا زۆر ئاسان کراوە لە ڕێگای لیزەرەوە
بەلیزەر دەکرێت تەنها بەنزێکی مۆزوعی پاش سەعاتێکی سەعات نەخۆشەکە دەتوانێت بچێتەوە ماڵێ خۆی بشوات و حیاتی طبیعی خۆی بژیت و بە ئینگلیزی پێڵێن نۆ داون تایم لە هەمان کاتیش دەتوانێت سیارە باشوە و نەتیجەکەشی زۆر باشە. ئەی لە ئێستا ئێمە لە کاتی شەڕین ئەبینین کە پێشمەرگەکان بەرتەقینەوە ئەکەون یان بەردەم و چاویان یا بەر لەشیان ئەمانە تا چ ڕادێگەێنە لای ئێوە زۆرن ئەوانەی کە ئەو سیلاح نوێیانەی ئەمریکا پێیا بووە و جۆری میلان و ئەو مدافعی تەقیلە هاتۆ پێشمەرگ دەمشای سوتاوە هەیە زۆر لە پێشمەکان کەمەیتەکان هەردەگرنەوە هەموو تووشی نەخۆشی پێستی و نەخۆشی بەحەقی ناخۆشی بوون ئەوانش ینی دەردەکە تازەیە لە بەرەوەی مەیتەکان دەمینێتەوە چەند هەفتەیەک لە بەرەکانی جەنگ ئەوانە مشکلە بۆ پێشمەرگە دروست دەکەن بۆ پێستیان بەس لەخوا بەزیاد بێ بە چەند جەلسەیەک چابورێتەوە. ئەم تەجمیلانە ئاڕازیان هەیە لە داهاتووە بۆ 10 ساڵی داهاتوو یان بۆ زیاتر لە داهاتوو هەیەی لەسەر نەخۆشەکە ئەو خەڵکانی بزات پێسین ئافرەت ینی کە دەگاتە چ ساڵی ئافرەتی کوردەواری کەشووی کردەوە ئیتر هەموو شتێکی بۆ ماڵی مێ منداڵەکانی دادنی زۆر کەم ینی بیر لە خۆی دەکات و بەس ئێستا الحەمدولیلا وەزعی مادی خەڵک باش بووە ینی پێشەی بەس دەوڵەمەندەکان و مۆسیلین و فەنانی کەندیان کرد هێستا طبقەی وەسەد وەزعی باشە ئەوانش دەیکەنەوە پیاوەکانیش گەنجی قەدیم لە 60 ساڵی تووشی لۆچی دەموساوە دەبوو هێستا گەنجەکان لەبەری ئاوهەوان باش نیە نەهاوین هاوینیان نەزستان مەنزستانە زوو لۆچ مۆسی دەکەوتێ یان خەڵکیان هەڵخەتاندووە بەناوی کرێمات و دەرمان على ئەساس ئەمە لۆچی دەموساولا دەبا دەموساوی دەستێتن ئێمە بەلیزەر بۆی لای دەبین تقریبا 170 تا باش دەبێت لە هەمووشی گرنگترەوەیە باری دەرونی نەخۆشەکە باش دەبێت مثلا حەز دەکات زنجی جوان لەبەرکە خۆت پێش بەس هەمووی کوردەواری بوو هێستا فانتۆری تەسک و کراسی تەسک و تیشێت لەبەر دەکەن ئەوەش کە ئیهتیمام بەخۆیدا ینی باری تەندروستی باشتر دەبێت ئەم نەخۆشەیە پاشەوەی زەعیف ئافرەت بوو لە 35 ساڵی تووشی زەخت و سوکەری بێت پاشەوەی 20 کیلۆ زەعیف بووە نە سوکەری ماوە نە زەختی ماوە لەلایەنە دەرونەکەشی دەبێتە ئینسانێکی تر ینی دڵی بە دنیا خۆش دەبێت مەسەن هەموو ئافرەتانی کە دێنە لای من یەکەم سوال لیان دەکەم باشە بۆ خۆت دەتەوێت زەعیف بکەیت یەکێک دەڵێ پیاوەکەم حەز دەکات زەعیفم یەکێک دەڵێ نە چون حەزم لە جلێک بوو بۆم نەدەبوو خەفەتم پێ خواردووە پارسە زیێرەچی لێ بکەم لە مناسبە لەوەریکەم زێری فرۆشەوە خۆی زەعیف کردووە 20 کیلۆ هەر زلێکی 20 لەبەری کردووە ینی شتێکی باش جۆرێکی کەیان نەخۆشیەکەیان نییە هەتا ئەمەلیاتە تەجمیلەکە نەکەن دوای ئەمەلیاتە تەجمیلەکە دوای ئەو جوانکاری کە ئەیکا اینجا تووشی حاڵەتە دەرونیەکە ئەبێتە ئەم حاڵەتە دەرونیە جۆرێکە لە پێوەگرتن کەوا ئەزانێت بەو ئەمەلیاتە تەجمیلە بەو جوانکاری کە کردوێتی مەسەرەن بۆ نمونە ئەوەنەی کە ناشیرین بۆ جاران پێش ئەمەلیاتە تەجمیلەکە جوانتر بوو لێوی لوتی بەو شێوەیە ئەمە ئەم نەخۆشیە بەداخەوە زۆرێک لە کەسەکان زۆرێک لە بەتایبەتی کج ئێستا ئەو حاڵەتە ئەکەن بۆ ئەوەی کە زەعیف ببن یا ئەمەلاتی تەجمیل لوتیانەکەن یا هی چاویانەکەن یا هی فیلەر ئەکەن نازانم یا شوێنێکی خۆیان پڕ ئەکەنەوە بە سیلیکۆن بێ بە هەر مادەیەکی تر بێتە بۆ ئەوەی کە مەمکیان گەورە دەرکەوێ یا بۆ ئەوەی کە مەسەرەن چەناکەیان هەبێتە یا بۆ ئەوەی کە مەسەرەن ناوچاویان تەخت بێ بەو شێوەیە بڕێک لە ئەم کەسانە بڕێک لە ئەم کچانەی کە ئەم حاڵەتە ئەکەنە بەداخەوە شارەزانین بە ئاگاه نین لەوەی کە ئەمە جۆرێکە لە نەخۆشی دەرونی جۆرێکە لە حاڵەتی دەرونی پێویستی بە ڕاوێژکردن هەیە لە لای دکتۆری دەرونی بەداخەوە ئەیڵێم هەندێک جاریش ئەو بەڕێزانی کە ئەم جوانکاریانە ئەکەن ئایا پزیشکی پێست بێ ئایا پزیشکی جوانکاری نەشتەرگەری جوانکاری بێتە ئەوانی کە ئەمە ئەکەن هەندێک جار هەیە ئاگیان لە نەخۆشەکە نییە کە ئەمە نەخۆشیێکی دەرونیە بۆیە گرتوێتی بە مەسەرەن لوتیەوە من مەسەرەن چەنەها کەس ئەزانم کە وەکو چۆنڵی پزیشکەکە دکتۆرەکە گیری خواردۆ بەدەست نەخۆشەکەیەوە چکە دوای ئەو چەنەها جاریکە هەموو ڕۆژێ 2 جار 3 جار چۆتۆ بۆ لای لە شارێکەوە بۆ شارێکی دوور چۆتۆ بۆ لای ڕۆژی جارێ 2 جار نەشتەرگەری جوانکاری زۆر بڵاوە لە کۆمەلگاکانە بە تایبەتی و
کۆمەلگای خۆشمان بەدەر نییە لەو جۆرە دیاردەیە کە زۆربەی گەنجەکانە بینین پەنا ئەبەنە بەر نەشتەرگەری جوانکاری ئەتوانین بڵێن نەشتەرگەری جوانکاری دوو لایانی هەیە دوو دیوی هەیە دیوێکیان ئیجابیاتەکانە و دیوێکیان خاڵا سلبیەکانە ئەگەر ئێمە قسە لەسەر باشیەکانی یان ئیجابیاتی ئەم با بڵێن نەشتەرگەریانە بکەین ئەتوانین بڵێن کاتێک کە تاک هەست ئەکات بەبوونی کەم و کورتیەک لە جەستەیە یان لە ڕوخساریە شتێکی ئاساییە پەنابەرێتە بەر عملیاتی تەجمیلی و نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدات بۆ نمونە هەنێک کەس کە لە دایکە بێ ناتەواویەکی هەیە لە ڕووی جەستەییەوە یا لە شێوازی ڕوخساریا بێ لەم کاتانەیان شتێکی ئاسایی ئەگەر ئەو تاکە پەنابەرێ بۆ نەشتەرگەری جوانکاری. یەکێک لەو کەسانەی کە نەشتەرگەری لەیزەری بۆ کراوە و وەک پێویستی هاتۆتە نۆڕینگە بەم جۆرە باسی خۆی دەکات. بنسبەتی ئەم عملیاتی منەوە دیارە ئەوە من دوسێ جار تووشی دەعم و ئەوانە بووم لە دەعمی سیارەوە ئیتر کەپوم گەورە بوو کە گەورە بوو بە تایبەتی لە جستانانە گەورە ئەبوو ئەوە ئەم کونیتیا دروستە بۆ ئەوانە ئیتر سووربوونەوەیشی پێوە دیارە بوو لە دەموچاوم جیابەوە مەسەلای سووربوونەکە و لەگە پێستەی دەموچاومە ئەگۆڕا ئیتر قەرارمدا بچم حەچی بە هەر شێوازێ بێ شتێکی بۆ بکەم بۆەوەی ئەو گۆڕانکاریە وەکو خۆی بمێنێت وەکو پێستەکەی دەموچاوم بمێنێتەوە ئیتر قەرارمدا ئەو دیزەری لێدەم بۆی دەموچاوم بێتەوە سەر تایمەکەی جارە. گەورەکردنی لێ و بەرزکردنەوەی ڕوومەت و لابردنی پەڵەی پێست و دەیان جۆری تری جوانکاری بووەتە باو لە ناو ئافرەتان بەشێکیان بە ئاشکرا و بەشێکیشیان بە نهێنی ئەنجامی دەدەن. ژمارەی سنتەر و نۆڕینگەکانی جوانکاری زۆرن بەشێکیان کاری نەشتەرگەریان تێدا دەکرێت و بەشێکی تریان تەنها ئەو جوانکاریانە دەکەن کە بەبێ نەشتەرگەری ئەنجام دەدرێن. سەبارەت بەم بابەتە دکتۆرە لەرین عوسمان پێی وایە لە ئەنجامدان گرنگتر پارێزگاریکردنە لێی. ئەو جوانکاریانی کە لە پێستا ئەگۆڕێت بە پێی پێستەکان ئەگۆڕێت باشە و بە پێی تەمەنیش فەرقەکات. جوانکاریەکانی پێست بە دڵنیاییەوەی زەرەرێکیان نابێ بۆ پێست ئەگەر هاتو دکتۆرێکی لەژێر چاودێری دکتۆرێکی پسپۆڕا بکرێت و ئەو ئامۆژگاریانە جێبەجێ بکات کە دوای چارەسەرکردنەکە ئەکرێت. بۆ نمونە نەخۆشیێکێکێت دەموچاوی پەڵەی هەیە دڵنیام یعنی ئەوە حەز ئەکا ئەو پەڵەیە لا بچێت لەوانەیە خۆی کە بچێتە بەر ئاوێنە خۆی ببینە و پەڵانی هەیە لەوانەیە نەفسیان زۆر نامرتاح بێ تۆ کە هەستی بە چارەسەرکردنی ئەوە دڵنیام هیچ کێشێک بۆ ئەو شخصە دروست ناکە و شتێکی باشی بۆ ئەکەیت بەڵام بە مەرجێک ئەو ئامۆژگاریانی کە ئەیرێت پێی دوای چاکردنی لابردنی پەڵەکان بەکاری بێنێ بۆ نمونەگەر لەیزەری بۆ بکەی یان بە تەقشیری کیمیایی بۆی لابێ یان بە هەچنەوەیکی کە بۆی لابیت دوای ئەو ئامۆژگاری بۆ ئەوکەین کە دژەخۆرێکی تەواو بەکاربێنێ ئەگەر بەپێی ئەو ڕێنماییانە و ئامۆژگاریانی کە بۆی داهێنێن بڕوە دڵنیام کە هیچ کێشێکی بۆ دروست ناکات. یەکێکە بۆ ئێرە لەیزەری بۆ ئەکەین پەڵەی هەیە بۆ نمونە لەیزەری بۆ ئەکەی یان تەقشیری کیمیایی بۆ ئەکەی یان بە هەر شێوازێکی کە یارمەتی ئین بۆ لابردنی پەڵەکانی ئەگەر هاتووە پێی ئەو ئامۆژگاریانی کە دوای ئەوە ئێمە ئەیێنێ بەکاری بێنێ بە ئامۆژگاریەکان بکاتەوە ئەو ئیلاجانی کێنێ مەزبوطی بەکاربێنێ بە ڕواناکەم هیچ کێشێکی بۆ دروست بێ. بۆ نمونێت لەیزەری دەموچاوێکە لەیزەری مو ئەکا بۆ لابردنی مو ئامۆژگاری ئەوەی کێن کە ئەبێت دژەخۆرێکی باش بەکاربێنێ بە دوای ئەوە چونکە ئەگەر هاتوو دژەخۆر بەکار نەهێنێ لەوانەیە ئەو لەیزەری کێشی بۆ دروستکە بێچەوانەوە ینی ئەو یەت بۆ لابردنی مۆکەی لەوانەیە کێشێکی بۆ دروستکە پەڵە دروستکە لە دەموچاوێ بۆی ئەگەر هاتوو ئەو ئیلاجانی کە بوانێکین بە مەزبوطی بەکاربێن و دوای ئامۆژگاریەکان کەن بڕوانەکەم هیچ کێشێکیان بۆ دروست بێت. شتێکی تازەیە کە کاتی تەجمیلەکەیتن شتێکی تەبیعیە چۆن مەسان جلی مودێلی تازە وەرگری شتێکی تەجمیل هەر خۆشە ینی بۆ ئافرەت و بەڵام بۆ قژ استیفادەی هەیە بۆ پیاستە وەڵە بەرەئی من لە چلە و بەرەو سەر تەمەنی چل ساڵ بەرەو سەرەوتر کەمتر گوناحە ینی جاری 35 بۆ چل ئەگەر مەسەڵەن بڵم هیلاکە پێستەکە هیلاک بووە
بەپێی ینی ژیانەوە هەرکە ژیانی خۆی چۆن ژێوار ینی کەسی کە سێریەکەیت وەسەڵان خۆی احتیوان بخۆی یاوەتێل لە تەمەن مناڵترک بووە بەس کە گەورەترک بوو ناوەڵا هەستەکەی پێویستە جوانکاری قژی پێوەستە سەوەک من قژم پێوەستە یان بەڕاستی چونکە خۆم کە مناڵتر بووم احتیمام منەیە پێ بەس کە هاتم بۆ لێک دکتۆرەوە ئەو شتانە ینی زۆر ئیستیفادە هەیە. یەکێک لەو ئافرەتانی کە جوانکاری کردووە بە ئاسایی و پێویستی دەزانێت و وەک مۆدە دەیبینێت. پێشێک کە تەجمیل بکەم ناتوانم بڵێم کۆمەلگا بە شێوازێکی ناخۆش قسەیان لەسەرکردم بەڵام بێگومان حەزمە کرد کە بۆ نمونە کەسێک مەبینی لوتی جوان بوو زۆر سیر مەکرد زۆر تەرکیز مەکردە سەر لوتی حەزمە کرد منیش لوتێکی ئاوە جوانم هەبێ ئەوە ڕاستی بوو. کە پرسیایشم لە چواردەورمە کرد هەرێکی بە سەراحەت پێوتم وایە ڕاستە لوتت پێویستی بە تەجمیل هەیە ئەشتوانی دەستکارینەکەی بەس جوانتر ئەگەر بیکە بەڵام هەنێک کەسیش هەبوو پێوتم نا زۆر جوانی ئەسڵم پێویستە نیە ئەم زانی کە ئەوە مجامەلەیە دڵنیا بووم لەوە بۆیە پڕبە دڵ حەزمە کرد جوانکاری بکەم لوتێکم هەبێ ڕێک بێ لەگەڵ دەموچاوم بگونجێ کە کاتێکی جوانکاریم کرد زۆر کاردانەوەی لەسەر نەفسیەتم هەبوو بۆ نمونە حەزمە کرد بە بەردەوام ڕاستم بگرم حەزمە کرد بڕۆمە بۆنە مناسەبەکان بەشدار بم خەڵک بمبینێ بۆ لوتە تازەیەوە بمبینن کە جوانتر بوو هەرە ڕۆژێک کە لەزگەکەم لێ کردوانێ ئەو هەموو ئاوساویەی هەبوو ئەو هەموو هێشتا شوێنەکەی دیار بوو مۆر بوونەوە مابوو بەڵام ئەمەنە دڵم پێی خۆش بوو ئەوە لە ڕووی نەفسیەوە کاردانەوەی ئەرێنی لەسرم هەبوو یەکسەر چوومە بازاڕ و یەکسەر ڕستمم گرت و ڕستمم دانا و لەگەڵ ئەوەشە هەمان کات کە لوتم تەجمیل کرد لێویشم لەگەڵی تەجمیل کرد. لە ئێستاە زۆر تاکەم هەموو کەناڵە ڕاگەاندنەکان کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر بڵاوبوونەوەی نەشتەرگەری جوانکاری بەو پێی کە زۆربەی ئەو بەرنامانە و ئەو با بڵێن موسەسەلانەی کە پەخشیەکەن ئەکتەرەکان زۆرینەیان با بڵێن نەشتەرگەریان ئەنجام ماوە لەبەرەوە ئەتوانم بڵم ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆ هەیە لەسەر ئەندامەکانی کۆمەلگا بۆچی چونکە هەر ئەندامێک خۆی لە خۆیان معجیبە یاخود چۆنەڵی ئالودەیە بە هەنێک موسەسەلەوە یا هەنێک شخصێتی درامی لە ناو دراماکانە بۆیە هەوڵات تەقلیدی کاتەوە لەبەرەوە توان بڵم ئەمەلیاتی جوانکاریان نەشتەرگەریە جوانکاریەکان لە ئێستادا لە ڕێگەی بەتایبەتی یعنی زۆر لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەگوێزرێتەوە بۆ ناو هەر ماڵێک لە ماڵەکان ئەویش لە ڕێگای ئەو موسەسەلانەوە کە پەخشیەکەن بەڕاستی کاریگەری گەورەی دروست کردووە لەسەر هەر تاکێک لە تاکەکانی کۆمەلگا. بێگومان کاریگەری هونەرمەندەکان و ئەو کەسانی کە لە شاشە ئەمبینی جا چ کورد بێت چ کەسانی دەرەوە بێت لەسرم هەبوو ئەمبینی هەمویان هەرکەسم ئەوینی نامبینی کەسێکیان لوتێکی ناشرین هەبێ ڕوومەتێکی ناشرین لێوێکی ناشرین هەمووی جابە تەجمیل بێ بێت تەجمیل بێ گرنگەوەی جوان بۆ ڕێک بوو دەموچاویان و بێگومانیش حەزمە کردوەکو ئەوان بم بۆیە زیاتر ئەتوانم بڵێم هونەرمەندە عەرەبەکان کە ئەوان بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەو جۆرە جوانکاریان لە دەموچاویانەکەن کاریگەری هەبووە لە لوت لە لێو لە جوانکاریەکان بەگشتی و تەنانەت لە شێوازی مێکاپکردن ئەوانیش بێگومان کاریگەریان زۆر هەبوو لەسەرم. ئێمە ئێستا لە سەردەمێکە ئەژین کە چاومان بە ڕووی دنیای دەرەوەیە کراوەیە ئافرەتی زۆر جوان ئەبینرێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە شاشەکان ڕەنگە وەکو جاران نەبێکە ئێمە تەنیا ئەو ئافرەتانی کە لە چواردەورمانە هەیە ببینین بە تایبەتی من کە هاوسەرگیریم کردووە ئەگەر لەم کاتەیە بۆ نمونە لوتم لێوم ڕوومەتم جوان نەبێ لەوانەیە هاوسەرەکەم لە دەرەوە ئافرەتێکی جوانتر ببینێ من پێم ناخۆش بێت ڕەنگەوە وام لێ بکە لە ڕووی نەفسیەوە بێتاقەت بم پێی بێگومان ئەو جوانکاریانی کە ئێمە ئەیکەین کاریگەری نەرێنیشی هەیە بە تایبەتی لەسەر و کەسانی کە ئەوانیش حەزەکان جوانکاری بکەن بەڵام ڕەنگە لە ڕووی مادیەوە نەتوانن ئەتوانین بڵێن ئێستا لە کۆمەلگای ئێمە ڕەنگە زۆرینە نەتوانن جوانکاری بکەن چونکە لە ڕووی مادیەوە ئەو توانایی نەبێت کە بتوانێت پارەیەکی زۆردانێ بۆ هەموو جوانکاریانی کە لە دەموچاوی کەسێکا کراوە ئەویش بیکات ئەوە یەکێکە لە کاریگەریە خراپەکانی جوانکاری کە لە سەر چواردەورمان ئەتوانین بڵێن لە ڕێی دەرونیەوە کاریگەری لەسەریانە بێت. زۆر جار کەسانێک ئەبینی بەشێک لە جەستیان وەک پێویست جوان نییە ئەمە وایان لێکە حاڵەتێکی دەرونی نەخوازراویان بۆ دروست بکات و هەست بە جۆرێک لە نەقص بکەن هەست بە کەم و کوڕی بکەن جۆرێک لە شەرمیان بۆ دروست بکە متمانیان بە خۆیان نەبێ لەم کاتانیان شتێکی باشە ئەگەر ئەو تاکە
بە مەبەستی ڕاستکردنەوەی ئەو ناتەواوی کە لە جستەیە هەیە یا لە ڕوخساریا هەیە پەنابەرێ بۆ ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری بە مەبەستی ڕێکردنەوە بە مەبەستی ڕاستکردنەوە و گونجاندنی ئەو بەشەی جستەی کە خەلەلێک یا ناتەواویەکی تایە بۆ ئەوەی لە ڕووی دەرونیەوە متمانەی بۆ بگەڕێتەوە متمانەی بەخۆی بێ و ببێ بە کەسێکی ئاسایی بتوانێت وەکو هەر تاکێکی تر لە کۆمەلگایە مامەڵە و ڕفتار بکە ڕۆژانە. ئەمە بۆ ڕوە ئیجابیەکانی بەڵام بۆ لایەنە سلبیەکانی ئەبینین زۆرجار تاک وەکو شێوازێک لە تەقلیدی لێ هاتووە ینی پرۆسەکە وەکو جۆرێک لە تەقلیدی لێ هاتووە تاک پەنا ئەباتە بەر ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری بەبێ ئەوەی هیچ پێویستی پێی بێ لەبەرەوەی ڕەفیقەکەی ئەبینێت پرۆسەکەی ئەنجامەوە عملیاتەکەی ئەنجاماوە نەشتەرگەریەکەی ئەنجاماوە ئەمیش حەزەکە بە هەمان شێوەی هاوڕێکەی یان خوشکەکەی یا با بڵێن دراوسەکان ئەمیش دووبارە ئەو نەشتەرگەریانە ئەنجام باتەوە لەبەرەوە لەم کاتانەیە کە ضرور نەبێ کە پێویست نەبێ و ئەو کەسانەی کە هیچ چۆنەڵی ناتەواویەکی ڕوخساری و جستەیان نەبێ بەڕای ئێمە پێویست ناکات کە پەنابەنە بەر پرۆسەی ئەنجامدانی پرۆسەی نەشتەرگەری جوانکاری چونکە زۆر جار لەوانەیە ئەم نەشتەرگەریانە حاڵەتی دەرونی بۆ ئەو تاکە دروست بکە لەوانەیە ئەو نەشتەرگەریە وەک پێویست بەدڵی ئەو کەسە نەبێ کە پێشتر هەوڵیا و نەشتەرگەرێکە ئەنجام بدە. کەواتە جوانکاری کە وەک دیاردە ئەمڕۆ لە کوردستان و لە زۆربەی وڵاتانی جیهاندا دەبینرێ کاریگەری بە جیهانبوون و بە تایبەتی میدیای لەسرە و لە زۆر حاڵەتدا وا لە تاکەکان دەکا بە دوای مۆدێلێکی نمونەییدا بگەڕێن. ئەگەرچی هەندێک حاڵەتی پێویست هەیە بۆ جوانکاری ئەوانەی کە لە ئەنجامی شەڕدا یان لە ئەنجامی ڕووداوەکانە گۆڕانکاریەک لە ڕوخساریانە بۆ یان لە لەشیانە بۆ کە پێویستیان بە جوانکاریە بەڵام ئەوەی کە بەزەقی دەبینین ئەوەیە کە ئەو کەسانی کە بەڕاستی جوانکاری ئەنجام دەدەن ئەوانن کە پێویستیان پێی نییە و گەنجن و زیاتر دەیانەوێ لاسایی تەلەڤیزۆن بکەنەوە یان لەژێر کاریگەری ڕاگەیاندنەکانە دەیانەوێ لە کەسایەتێکی تر بچن. تا ڕوانگەی داهاتوو کاتێکی خۆش.